برای خۆشەویستم باوکی ڕێبین فەرموو. السلام عليك ماما ساجان. عليكم السلام ورحمة الله باوکی ڕێبین برای عزیزم. ماما حاڵم لەگە جەنابتە بتوانم گفتووە بکەین و لەم ئێواری مانگی ڕەمەزانی پیرۆزە کە لەم بەرنامەجوانی جەناب بە پێشکەشەکەی هیوادارم مسلمان بێ بۆ خەڵکی مسلمانی کوردستان ئینشاءالله. زۆر سپاس باوکی ڕێبین بە ئیزنی خوای پەروەردگار ئێمە شەر ئامانجمانەوەی ئینشاءالله تعالی. فەرموو گیانێ بشین. ماما ساجان من تقریبا فترەیەکە زۆر عەسەبیم، یعنی ناتوانم مسەیتە بم بەسەر نفسی خۆمە. بەڵێ. هۆکارەکەشی نازانم. مەسەلەی عادی و ئیمکانێتوانەیان نییە. بەس من خۆم خانوویەکەم دروست کردووە تقریبا هەستی وا پێەکەم. تقریبا 3-4 ساڵەوە 4 ساڵ ینی مسەتەر نیم بەسەر نفس خۆماوەی دێتە سەر زەمانم نایگەڕێن. دوای دروستکردنی ئەو خانووە هەڵاتوە؟ وەڵای زیاتر من وا مەستم کردووە. لەناو خانووەکەدا دەژین ئێستا؟ بەڵێ بەڵێ. لەسەری قەرزار و شنی کاک باوکی ڕێبین؟ نانە هیچ قەرزانی مشکلوانم نییە لەخوا بەزم باش. بەڵێ بەسەر چاوی شەڵا دووشتی مەسەلەی لەخوا بەزیاد بێ لە ڕووی دیانەت و حەج و عمروانم گشت کاملەتەوە. یعنی ئەمێ مسەیتەر یەکی قساکە جواب بدەمەوە حەزەکەم ئەسمەوە ینی لێ بدەم، ینی مەجالەوەی تیان نییە. یعنی کە قساکە نامێت کۆتای گوێم لە قسەکەی بکەسە تا قسەکەکە حەزەکەم هەستم بدەم. ینی ئەوەنە جاران وانەبووی کاک حاجیە؟ نەخێر. پێشتر وانەبووی. بەڵێ. ئیتر ئەوە هۆکارەکەی نازانم جەنابەت بەچاوان ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە من بە ئەوەندەی بتوانم ڕێنمایەکی خێری جەناب دەکەم کاک حاجییان باوکی ڕێبین. سپاس بۆ جەنابەت مامۆستا. سپاس بۆ پرسیارەکەی جەنابیشت کاک حاجییان خوای گەورە هیدایەتیان بۆ لایەک بدا. سەرچاوم شیرنم خوا لەگەڵ بە قوربان سەرچاوم. باوکی ڕێبین دەفەرمووی ماوەیەکە عەسەبیم کاک حاجی مادەم تۆ حەجی ماڵی خوات کردووە عومرەت کردووە کەسێکی دیندار و خواناسی دڵی دوای دروستکردنی ئەو خانووە ئەم لاتوە ئەو پەیوەندی بە خانووەوە نییە. خانووەکە ئەلحەمدوللا شکر خانووی خۆتە 1000 جار سوپاس بۆ خوا کە کرێتینی حەمد و سەنا بۆ خوا دەفەرمووی کێشەی مادیم نییە، چونکە زۆر ئینسان کە عەسەبی دەبێ قەرزاری تەلەفۆنت بۆ دەکرێت لە تاوی قەرزەکە پەلاماری ماڵ و مناڵت دەدەی. تۆ هەر لەگەڵ ماڵ و مناڵە ئەڵێ لەگەڵ خەڵکی شاوام لێ دێت تەحەممولم نەماوە گوێ لە قسەکە بگرم هەز دەکەم پەلاماری کەسێک بدەم. ئەم بابەتە بابەتێکی هەم ئاینیە هەم دەروونناسیە. وەکو ئاینەکە من پێت دەڵێم ئینشاءالله گوێ لە فەرمودەی پێغەمبەر بگرە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ئینەما العلم بالتعلم وئینەما الحلم بالتحلم. کاک حاجی باوکی ڕێبین پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرموویەتی زانست بەخوا فێرکردنە. هەر یەکێک لە ئێمە کە لە دنیا هاتینە سەر ئەم زەوێ نەمانزانی قەڵەم بگرین، نەمانزانی بنووسین، چوینە قوتابخانە، چوینە حوجرەی فەقێهەتی، بەردەمی مامۆستا، سەدما و گەرما کێشتن تا من بوومە مەلات، تۆ بووی بە فڵان کەس، ئەو بوو بە دکتۆر، ئەو بوو بە مامۆستا، ئەو بوو بە پارێزەر. زانست بە هەوڵدانە بۆ فێربوون. ئەبێ هەوڵ بدەیت، ئەبێ ماندووبی. وئینەما الحلم بالتحلم. نەرمونیانیش بەخۆ ڕاهێنانە. وەڵا برا منیش بۆ خۆم کابراایکی ئەوەندە لەسەرە خۆ نیم، منیش دەوێت تۆ ڕادەبم، بەڵام یەکشل لە ژیانی خۆما وەکو فاتح ئیسیفادەم لێ کردووە، ومێدەوارم تۆش ئیسیفادەی لێ بکەیت. ئەتەوێت تۆڕە بی لە شتێک بەس تەنها 30 چرکە، مەیگەێنە 60 چرکە، مەیگەێنە دەقەیەک، بەس 30 چرکە. ئێستا کاتژمێرە بەرامبەرمانە کاتژمێر بوەستە 30 چرکە. من ئەمەوێت لە جەنابەت لە کاک حاجی باوکی ڕێبین تۆڕە بم دوو لە ڕووی جەنابەت. بەس 30 چرکە سەبر بگرە، بڵێ دوای ئەم 30 چرکەیە شەر بێت چی لە ناخما دێڵم، وڵای دوای 30 چرکەکە نایڵی. ئەو 30 چرکەیە لە ناخی خۆتا فێری سەبر دەبی، خۆت ڕابێنە کاکە حاجی. بەس 30 چرکەدا بنێ، یعنی نیو دقە. نیو دقەکە ویستە لە خێزانت تۆڕەبی، لە منداڵەکانت تۆڕەبی، لە هاوڕێکە تۆڕەبی. دەنمی خۆت بگرە بڵێن تا 30 چرکەی تر نایڵم، دوای 30 چرکەی تر چل ناخما بە هەڵی دەڕێژم، دڵنیا بە دوای 30 چرکەی تر ئارام دەبیتەوە. ئەمە ڕۆ ئاینەکەی دڕۆی دروستیەکەی من پێم باشە کاکە حاجی مادام ئەوە مەسافەی ساڵانێکەوە 2-3 ساڵێکەوە لێ هاتووە ئینسان هەموو لەشی هۆرمۆناتە کە منی مامۆستای ئاینی ئەم بابەتانە نازانم. ئێمە دەبێت ڕازگۆ بین لەگەڵ هاونیشتیمانیانی خۆماندا لەگەڵ موسڵماناندا. ئەمە پێویستی بە دکتۆرێکی دەروون ناسە. دکتۆری دەرونی لە وڵاتی ئێمە بە خەڵک لێ حاڵی بووە. کاڵی سەردانی دکتۆری دەرونی بکە خەڵک وەزانن عەوذ بالله خوا پەناماندا ئینسان شێد بووە. نەخێر دکتۆری دەرونی منی مامۆستای ئاینیش ضرورە سەردانی دکتۆری دەرونی بکەم. جەنابی شت کاتێک کە دەزانی عەسەبیەتەکەت یەکجار زۆرەوە ساڵی بەسەرا تێپەڕیەوە بۆتە 2 ساڵ و 3 ساڵ هیچ عیبەیەکی تێدا نیەت. پسپۆڕێکی دەروون ناس کە دکتۆرای هەیە لە نەخۆشیە نەفسیەکاندا دەرونیەکاندا دەچی برا خۆمەشێتی نییە، ئەچم بۆ لای
پشکنینێکت بۆ دەکا گوێت بۆ دەگرێ لەوە ئەچی هۆرمۆناتەکەی جەستە تێکچوو بێمە هۆرمۆنمان هەیە لەسەر گورچیلە هەر تێکچوونی هۆرمۆنەتەکانی سەر گورچیلە جگەر فڵان شت کە ئەوە پسپۆری دکتۆرەکانە بە من زیاتر قسەی لێ نەکەم تێکچوونی هەر هۆرمۆناتێک لە لەشی ئێمەدا لە پیا و لە ژندا تووشی عەسەبی بوونمان دەکات تووشی بێتەحەمولیت دەکات جار هەیە بەڕێزم بە یەک پارچە حەب چاک دەبیتەوە بە بەکارهێنانی یەک شروع چاک دەبیتەوە جا ئینسان کاتێک کە دەڵێت تا مقاشەوێت دەستی خۆت نەسووتێنی بە کاک حاجی برای خۆم باوکی ڕێبین بڵێم کاک حاجی گیان ئینشاءڵڵا هەوڵ بدە یەکەم جا و ڕێنمایی کە من کردمی هەموو قسەیەک کە ویستت ڕەتفعلت هەبێ بەسی چرکەدان بە خۆتا بگرە دڵنیا بە دێتەوە خوارەوە جێچەکەت دێتەوە خوارەوە ئەوەن دەبیتەوە من خۆم زۆر سوودم لەوە بینیوە دووەمیشان برا خۆشەویستەکەم سەردانێکی دکتۆرێکی دەروون ناس بکە و ڕێنماییەکانی جێبەجێ بکە و پشکنینت بۆ بکە مێدەوارم لەوە چێ بە یەک پارچە حەب هێور بێتەوە و عەسەبی بوون زۆر خراپە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کاتێک پیاوێک ئاوەکو جەنابەت گرفتی عەسەبی بوونی هەبوو تۆ داندەنێ ئەمە عیبە نییە ئەمە فەزیلەتێکی ئینسان بڵێ من ئەم عیبەم تێدایە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵم وایە فەرمووی لا تەغضب وەسیەتم بۆ بکە چی بکەم فەرمووی بەس ئەوەیە تۆڕەمە بە تۆڕەمە بم بەدەست خۆت نییە ینی فەرمووی سەبر بگرە زوو هەڵمەچۆ پەنجەی خۆت بگەزە بە لێوی خۆت دانووسێ بە زمانی خۆت دابنووسی ئەوەندە هەڵمەچۆ جاری دووەم فەرمووی وەسیەتم بۆ بکە فەرمووی لا تەغضب بەس تۆڕەمە بە جاری سێم فەرمووی لا تەغضب برام وەسیەتم بەس ئەوەیە ئاگادار بە لە عەسەبی بوون خۆت پارێزە چونکە هەرچی نەهامەتی بەسەر مرۆڤ دێ لە ئەنجامی تۆڕەبوونە لە ئەنجامی عەسەبیەتدا جا ئێستا ئەمڕۆ چارەسەرەکانی دەرونیش هەیە وەڵا زۆر خەڵکم بینیوە ئەلحەمدوللا چارەسەری دەرونی وەردەگرێ مانگی پارچەیەک حەب دەخوا عیبی نەماوە زۆر بۆتە کەسێکی هێمن و لەسەرخۆ بە ئیزنی خوا ئەم ڕێگایانەش خوای گەورە پێی خۆشە و دینی ئیسلام ڕێنماییمان دەکا لە ڕێی دکتۆری دەرونیەوە باوکی ڕێبین ئینشاءڵڵا عیلاجی پێویست وەردەگری